لە کۆنگرێکی ڕۆژنەمانیدا راپۆرتی ساڵانەی خۆی دەربارەی ڕەوشی مافەکانی مرۆڤ خستە ڕوو. هەروەها بەپێی بەدواداچوونەکان ڕێگە بە ڕێکخراوی دادپەروەری بۆ بەندیەکان نەدراوە سەردانی گرتوخانە ئەمنیەکانی کوردستان بکەن و پێیان وتون ڕێکخراوەکان بۆیان نییە سەردانی گرتوخانە ئەمنیەکان بکەن. ئاستی عێراق 175 ئەو بەندیخانانە ناتوانێت ئەو مەساحە سزنیە بۆ بەندکراوان دابین بکرا. گەیشتۆتە ئەو حەدەی کە هەندێک لە سزنەکان سێ ئەوەندەی تاقەی ئیستیعابی خۆی خەڵکی تێدایە. بەواتای لە جیاتی ئەوەی بۆ نمونە 100 کەس وەربگرێ چکە تاقەی ئیستیعابەکەی ئەوەندەیە، بەڵام لە واقعدا دەبینین زیاتر لە 300 ئەوەندە کەسە خەڵکی تێدایە. شوێنێک کە دیاری کراوە بۆ نەوجەوانان بۆ خۆی بۆ 15 کەس کراوە، بەڵام کاتی کە ئێمە سەردانیمان کرد 40 منداڵی لێبوو. مدیری سزن گوتی ئێمە ناچارین کە نیوە شەو بین 20 لەو منداڵانەی کە خەوتون بە خەبەریان بێنین بۆ ئەوی 20ەکەی کە تا بەیانی بخەوت و تەسەوری مەساتێک کە منداڵ تا لە ئێوارەوە تا سعات 12 بخەوێت، لە سعات 12 تۆ هەڵیستێنی بۆ ئەوی 20 کەسی کەچێت تا بەیانی بخەوێت. ئەو پێشێلکاریە زەقانەی بەرامبەر مافی بەندکراوان نەک بابڕێت ڕاگیراوان، چکە لەلای ئەوان بەندکراو نییە، ڕاگیراوان لەو شوێنانەیە کە ئەجهیزەی ئەمنی و عەسکەری و ئستیخباراتی و مخابراتی سەرپەرشتی دەکات. ئاسایشە، ئەمنی بەغدایە، مەسەلەن وەزارەتی دیفاعە، وەزارەتی ناوەخۆیە، زیاتر لە 6 زیندانی نهێنی هەیە.